بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، وأتم الصلاة وأفضل التسليم على سيد الأولين والآخرين، حبيب رب العالمين ومحبوب قلوب العارفين، سيدنا ونبينا وقرة أعيننا محمد المصطفى، صلى الله تعالى عليه وعلى آله وصحبه وسلم وروحي له الفداء. اللهم صل وسلم على النبي الأمي العربي الهاشمي فاتح باب العلم وعين اليقين، وعلى آله وأصحابه إلى يوم الدين. السلام عليكم ورحمة الله وبركاته. ئازیزان و خۆشەویستان بینەرانی هێژا مسلمانان لە خوشک و برایانی ئازیز ڕۆژوانان لە مانگە مبارەکەی ڕەمەزانەوەدا لە کۆتا حەڵقەی بەرنامەی سلووکە کە بە درێژایی ئەم مانگە لە خزمەتتاندا بووین، ئەم جاریش بە کۆتا حەڵقە هاتوونەتەوە خزمەتتان. یا ربی خوای تعالی ئەوەی کە خەیرە بیکاتە نەسیبمان، خوای تعالی تۆفیقی ئیخلاص و تەصحیحی نیەتمان پێ بدات و سلوکی ڕێگەی ناسینی خۆی و بەدەستهێنانی ڕەزایەتی خۆی بکاتە ڕزقمان. بەڕاستی هەر شتێک خوا نەیدا نابێ و هەر تۆفیقێک خوای تعالی نەیکاتە نەسیب نابێ، تەنیا خوای تعالی خۆی تۆفیق ئەدات و تەنیا خوای تعالی خۆی یاوەری ئینسانە بۆ ئەوەی کە بانگی یەکا کە بیناسێ بیدۆزێتەوە و عاشقانە وەکو پەپولە بە دەوری شەما بسوڕێتەوە و لە زیکری یاهویا منهوی ذاتی ئەڵڵادا غەرق بێت و بێجگە ئەو هیچ کەس نەناسێ. ئەم پلەپایەی بەرزن ئی پیاوانی خوان، بەڵام وانە زانی خوای تعالی ئیتر ناتوانێ ئەبوو بەکرێکی سدیقی تر دروست بکاتەوە، وانە زانی بۆیە ئەبوو بەکری سدیق رضی الله عنه کە ئیتر وەکو ئەو هەر نابێتەوە، قەطعاً وەکو ئەو نابێتەوە، چونکە ئیمانی لەگەڵ ئیمانی ئومەت و میلەتە بەرامبەری ئەکات و بەڵکو زۆرترە. بەڵام گەرەکمە بزانی کە مەولانا واتانی با کەریمان کارها دژبار نیست، هیچ شتێک بۆ خوای تعالی زۆر نییە و خوای تعالی قادری مطلقە، غاڵبی مطلقە. ئەمەم کرد دەستپێکی ئەم بەرنامە کە لەم خاتمەدا لەم کۆتاییەدا ئەم هەوێ جەمبەندیەک و کۆتاسەیرێکی تەواوی ئەو پلەکانانە بکەین کە لەم ڕێگەی سلوکەدا پلەکان بە پلەکان و هەنگاو بە هەنگاو دامان ناون. عەرزمان کرد لە خزمەتتانە کە ئەم هەنگاوانە بۆ سلوک تەنیا هەنگاوی سلوک نین، هەنگاوەکانی سلوک بێشمارن، هەزاران جۆرە هەنگاو ناوبراوە. بەڵام لە دوای تێبینی و خوێندنەوەیەکی زۆر لە کەلامی مەشایخ و عولەمای ئەم ئیسلامەدا و ئەم دینە پاکەدا و عولەمای ئەهلی باطن و ئەوانەی کە ئەهلی دڵن و ئەوانەی کە لەسەر دڵ کارەکەن، لەسەر پەروەردە کارەکەن، پێم وابوو کە بین ئەوە هەنگاوەکان بچین. هاتین باسی یەقزەمان کرد بەخەبەر هاتنەوە کە هەموو شتێک لەوە دەسی پێ کرد کە بنیام یەک دەفعە بەخەبەر بێتەوە. ئەبێنن کتوپڕ ئینسان هایەک یەکڕایە کتوپڕ ئەگۆڕێن، یا کەسێک مەسەڵەن لە ئەزمونێکی مەرگی هەیە ئێژێ ئەو ئەزمونە یەک دەفعە ئەیگۆڕێ، یان شتێک بۆ ڕووی ئەدا بۆی ڕوو ئەدا، یان ئیتفاقێک ئەقۆمیێ یەک دەفعە ئەو مرۆڤە ئەگۆڕیێ لەم لا بۆ ئەولا لە عاڵەمێک بۆ عاڵەمێکی تر. عاڵەمی خواناسی و دەستکردن بە ناسینی خوا ڕێک وەکو ئەوە وایە عالەم دنیا یەکتوپڕ بدەن بە تۆقی سەرتا بێهۆش بکەوی کە خەبەر بیتەوە لە کوڕەی مانگابی. ناڵێم لە ئاسیاوە چوبی بۆ ئەوروپا، بەڵکو ئەڵێم لە زەویەوە چوبی بۆ فەزا بۆ کوڕەی مانگ. یعنی ئەوە بەرچاوت هەر لە یەقزەدا ئەکرێتەوە. بۆیە تەواوی ئەم حەڵقانە کە بەحسمان کردنی تکرارێکی یەکەمە لەگەڵ تۆزیحێکە لە خزمەتتانە بۆ ئەوە ئەبێ بگەڕینەوە بۆ ئەو ئەوڵە بەخەبەر بینەوە کە بەخەبەر هاتینەوە وتمان گرنگترین شت نیەتمان بکەین، باوەڕ بکەن صدیقین ئاواتیان ئەوەیە و بەو ئومیدە تێ ئەکۆشن کە بگەن بە پلەیەکی بەرزتر لە ئیخلاص، لە نیەتێکی پاک. ئەم ڕێگە بێنەهایەتە، ئەم ڕێگە نەبراوەیە، هەتا ئەڕۆی هەر هەیە. بۆیە وتم ئێمە کاتێک کە دەست بکەین بەم ڕێگا، هەتا زوو دەستکەین بەم ڕێگا دێرە. بۆچی هەتا زوو دەستکەین؟ چونکە نابڕێتەوە، چونکە هەتا ئێمە دانیشین و خەریک بین و بڵین ئادەی بابزانم ساڵێکی تر، 2 ساڵی تر، 20 ساڵی تر ماتڵی شتی ئەوە بین، شتی وا نابێ و بەڵکو ئێمە فقط ئەکەوینە دواوە. بۆیە ئەم هەموو ئەمانگەڕێتەوە سەر هەنگاوی ئەوڵ کە چۆن نیەتمان تەصحیحکەین.
كاتك نيتمان هنا خب نيت تصحيحك أو نسخته بالصديقين سخته أي ما تشيب كين كابرا برسي من لم أول ريقاو بم نزاني خومو بم ضعيفي خومو تشيب كم عرض ما نكر يا ربي أو هاتم آخر الشيطان جارو برا زاني شنو ما يوسكات الله جاتو بم همو ضعفو بود شون أتواني بروي شي أتواني بكي بم همو بيسيو بوكوي أروي مولانا قسەیەکی زۆر جوانی لە دەفتەری سەی مەسنەویە فەرمێ کابرایەکی پیس و پۆخەڵ پڕ لە چەپەڵی لە قەراخی ئاوا بوو ئاو ئەیوت وەرە بۆ ناوی من ئەویش ئەیوت وەڵای من ڕووم نییە ئەوەنە پیسم تەرێقە بمەوە چۆن بێمە ناوی تۆ ئاوەکە وتی دێ باشە مەگەر بێجگە من کەسێک هەیە کە تۆ بشوە نییە تۆ پیسی ڕاستەکەی پڕی لە پیسی بەڵام مەگەر بێجگە ئاو شتێکی تر پیسی لە ئەبات ئەمە مەسنەوی مەولانە لەکوێ وەریگرتەوە من یەغفر الذنوب إلا أنت ڕەبی گوناحبارم پیس پۆخڵم بەڵام من یەغفر الذنوب إلا أنت ئەگەر خوایەکی تر هەیە با بڕۆم بۆ لای نییە ئەگەر کەسێکی تر ئەبەخشێ با بڕۆم بۆ لای ئەگەر کەسێکی تر پەنام ئەدا با بڕۆم بۆ لای هیچ کەسێ نییە ئیلا تۆ نەبێ بۆیە لۆنگۆ لووکۆ خوفتە شکلۆ بی ئەدەب سوی او میغیجه او را میطلب لنگلنگ برو شلشل برو به پیسیو برو به ضعیفیو برو نیت که بڵی ئەوە هاتم دێوانە ئاسا ناتوانم بێم وەلی هاتم پێم ناکردی ئەزانم خۆم وەلی ئەوە هاتم نازانم چۆن ئیخلاسی کامل پێکەم نا مەگەڕە بە شوێنەوەدا ئیخلاسی کامل پێکەی تا بڕۆی ئەمە خۆی داوی شەیتانە هەر ئەمە کە کەوتووەتە دڵت ئەمە ببیسی باوەڕ بکە هەر ئەمە کە ئەم قسەی منتە لەم مانگەدا بیستووە کە بڕۆ خوا بانگی کردووی قسەی من نییە ئەوە کە ئەکەوێتە دڵت شەیتان نییە خوا ئەینێتە دڵت کە بڕۆ هەر ئاوا لە قەلەق و شەلەشەل بە ضعیفیەوە بڕۆین ئەم جار وتمان بڕۆین ئیلم کەسب بکەین وتمان کات زۆرە بەڵام بەڕاستی بۆ عیلمەکان زۆر کەمە ئێمە ناتوانین دانیشین بە هەموو کۆمەڵناسی بخوێنم بە هەموو فەلسەفە بخوێنم بە هەموو هونەر بخوێنم وتمان جارێ وەختی ئەو شتانە نییە ئەلحەن جارێ ئێمە کارمان هەیە فقط اندازه فقه العبادات بخوينين اندازيك العقيدة بخوينين اندازيك لسيرة وشمائل دا بخوينين ودسكن بخوينه لباري نفسه وبردوام بين لقل امكان عندك تايسي توضيح من داو اندازيك وشد بي كابران الله كرتو لو انا قرر جاري دانيشه بي امشت بخوينه او بخوينه والله من جاري زانكم هي وجاري جاري باشتك هي هوش من بينا ما خلطيني الان وضعي بداخل وانا ايران يعني كردستان روجلات نباشور باشنيه کاتێک ئێمە خەریکرین فیلمانە زۆرتەکەین باش نازانم کاتێک ئێوە ئەیبیسن وەزع چۆن ئەبێت ئەگەری شەڕ زۆرە لە هەر لایەکەوە بەڵام هۆشتان بێ ئەم شتان نەمان خڵەتێنێ عاڵەم هەر هەمووی شەڕ بووە مێژوو پڕە لە شەڕە ئەم پیاوە گەورانە هەموویان لە ئەوزاعی خراپە پێگەیشتوون پێتم وایە ئەو مەولانەکە ئەوە من ناوی ئەبەم و ئەوە حەزی پێ ئەەکەم لە ناو گەرمەی شەڕی مەغولا پێگەیشتووە هۆشتان بێ شەڕ ببێ نەبێ سڵح بێ هەرچێ بێ ئێمە ئەرکی نەفسناسین وپەروەردەی نەفس وەخواناسین و گەیشتن بەخوا لە ئێمە کۆتایی نایە حکوومەتێک بێ حکوومەتێکی تر بگۆڕی هەموو میژوو هەروە بۆ حکوومەت هاتووە حکوومەتێک چووە گۆڕانکاریت لە دەرەوە دروستەکات بەڵام بۆ ناوەیە من هەر یەکێکە هەر یەک شتە فەرقە ناکا بۆ من ئەرکی خۆمم هەیە ئەم حکوومەتە بگۆڕی من ئەتر نابێ خەریکی نەفسی خۆم بم نەگۆڕی نابێ خەریکی نەفسی خۆم بم مانە بیانووە بەبانە نەفەرە بمان خەڵاتێنێ بڵێ کورە ئیسە کاتی نییە باشە خۆ من ناڵێم خەریک بوون بە نەفسەوە تۆ جارە وەرە با مەسەڵەن زانکۆکەت تەواوکەی باچی ناهۆشت بێ ئەڵێ دزێک دای لە ماڵی کابراش ڕای کرد بە شوێنە لە ئەو پڕی کۆڵانەکە وەختە بوو بیگرێ نەفرێک بانگی کرێ خاڵ و فڵانە کەس وەرە و شتێکی گرنگ لە بنی ماڵی خۆیانە ئەویش ترسا وتی نەکوو ئەم دزەیەکی ترچوو بێتە ناو ماڵ تەعەدایەکی ژن و مناڵەکەم بکات ئەم دزەکەی ڕۆڵ کرد گەڕاوە بۆ لای کابرا وتی بە کابرا چییە کاکە چی بووە وتی ئەمە جێگە پێی دزەکەیە لێرەوە ڕۆیشتووە وتی بەڕاستە بۆ ئەوت بان کردووم وتی خەریکم شتێکت پیشانە دەم شتێکی گرنگ ئەمە جێگە پێی دزەکەیە وتی کوڕە ماڵت کاولێ من وەخت بۆ خودی دزەکە بگرم وەخت بۆ خودی دزەکە بگرم تۆ جێگە پێم پێ نیشانە دەی هۆشت بێت تۆ خودی دزەکەت گرتووە دزەکە نەفسە ئەم عیلمانەی تر جێگە پێن گشتیان تۆ خودی شتەکەت بینی و خەریکی ئەڕۆی ئەی بینی بۆیە وتمان لە عیلما ئێمە یەنین لەسەر ئەو شتانە کارەکە ناڕۆن عیلمی فرەتر فێر ببین نا ئێستا کابراڵێ وەڵام مامۆستا دژی ئەوەی خەڵکی زانست فێر ببن نەخەیر من ئەم هەوەی میراثی سەحابە زیندوو بکەمەوە
روان الله تعالى عليهم أجمعين. فرمي الحديث الصحيحة صحابة أشون بريك لقرآن في ربون واشتكيان ورقرت أشون لبريان أكر حفظيان أكر عمليان في أكر جاء أشون أبو بشاكي تريشي حتى أو يان أنجاونا داينا أشون أم علم زيرو تشي أبي زور بزاني وثمان هل أو عنا ذاك بيوسف في ربين أم جارشوني ناو عمله أو إلا فقه أخوين دوانا بيادة يكي لرمضان بوردي رجو كان ما نكري لنويجو دسنويجو أو أنا داوت من ببيوري مذهبي شافعي أشين في ربينو جوي بالشر وآجاويش نادي أما مصالح فلانة كان على واقلتو أم فلانة كس يجي ولا كاك شافعيش مروفك بوبوي هي هلب كاتو أو يجي ولا نازل قنوتي بيانيني أو يجي لمذهبي شافعي دا شي من في وتراوت من أمانة خليك الإمام مشغولة كان أمانة دوبركية كان لكردستاني إما دا دروس كرت كخلق يسشر خليك برتوازو تربتنا رجاء أوي بقري نوبو برايتي بو يك دنجي بو يك دسي وبزاين أما فقط أنفق بو أو بظاهر من برازي بو شر كردن نابن ولا نهاية شر كردن هركز شر كردن بأدبي من في ركات لما معناه راسقين الدين تينا جيشتوا وتمن تأكيد كأنه كديسا لصر روي مذهب الشافعي وتمن أشين منهاج إمام النووي شريعة ما وصل الكريم مدرس عقيدة إمام الطحاوي برون كردن ما وصيهر تليو جياني ما وصيهر تليو كبو بغمين نسي صلى الله عليه وسلم شمال إمام الترمذي أو أنا أخوينينو لسه كان بخوين نووي إحياء قرتن لما سنوية كانوا كيمياء سعادته أو أنا كبكرديش هن قويان بو أقرينو أيان خوينينو وكتبه كان وأمجار عمل من مزينة كان بظاهري شريعته بوردي سنة كان جيبه جي أكين نشويني بيغمر صلى الله عليه وسلم لمرتبه دوائية وثمان باطني عبادات درك كين ينين بزانين أم معاني باطني العبادات شيفيري حزور بين ودواء وجبت من وردك ده أن رجعنا التزامك فقط أما بو إمو بو خوا اشتكل بيني خومان وخواي خومان عبيد كرجعنا دا بنيشين وردك دا بنين ولم كاتدا إما فقط بقولن سبحان الله وبحمده سبحان الله العظيم لو كاتدا بحزوري قلبك باشوا لقل خواي خومان رازو نيازك من بي لقلي نيوي شوكا لنالي نيوي شوكا لقل خواي خومان دا ذكر وردك من ببيت دواء وهاتني وثمان كاتك مع عبادت أكين نابي بيس يكان للرجال حواسه برواتنا ومشكمان بحسي أو مان كركت شاومان جويمان دمان زوان من أباريزي وبيرو كان من كوت من بيان أو تري خواطر خير وشر من جيا كردو جوان كنترول يعني أكين دواي أوا أروينا ناو نفسه وأوا بابتي قول وخسي إيه ما بويتر نفس أنبونا ورا عجيبة كوت من لا پایین ترین و خوارترین ئاستەکانە ئەژی تا بەرزترین ئاستەکان بەرزەبێتەوە موجودە کە ئستعدادی شەیطان بوونی هەیە و موجودە کە ئەتوانێ لە سەرتر لە مەلائیکەی جدا بنیشێ کەواتە ئەم بابەتە زۆر قوڵە ووتم مەگەر شاید بتوانین لە داهاتووە ئەمە بین بە وردی لەسەر نەفس قسە بکەین چونکە زۆر وردە بەحسمان کرد کە مەسڵەن بەحسی سێ گۆشە شەیطانمان کرد و باقی شتەکانی کرد بەڵام إنسان حتى ورد بيته وحتى أخوينته وكمل أبواري نفس ده بلام خوينوا بو أويك عملي بيبكي بو أويك بزاني تشبونا وريك عجائبة عم نفسك أتواني بيت شيطانك أمارة بالسوء بيت أتواني خوايش بناسد كاوتمان مثلا نفس رياءك دقتناك بويك أخوا أي بيني حز أكاك خلقي بيبينا وأما النتيجة ودرنجامك من بيدالي ربا بريك بابتك باصر بكين هر لو بواردا نفس وەکو مناڵێکە کە تۆ سەیارەیەکی باشی پێ ئەدەی سویچی سەیارەیەکی باشی پێ ئەدەی ئەو سەیارەی ئەسباب بازیەکە و گەمەکەی خۆی گەرەکە لعبەکەی خۆی گەرەکە کێشە حالت چییە؟ ئەوەڵە نازانی لەبەر ئەوەیە نازانی ئەو ڕاستەقینەیە ئەم منداڵانەی ئەو بە واقعی ئەزانێ بەڵام دوو کێشەی گەورە منداڵەکە ناتوانێت لەو سەیارەی استفادە بکات ئەتوانی وەلی بە ئەوی ترگەمە بکە ئەشی گەورەی بکەیە پەروەردەی بکەی ئەشێ پەروەردەی بکەی یعنی نەفس مناڵێکە هێز و وزەی خۆی لە خراپکاریە بەکارەبات بە جێگەی ئەوە بێنێ هەر ئەو هێزە و ئەو وزە لە باشکاریە بەکاربات نفس یێنێ لە صیفەتەکان ئیستفادەی خراپەکە ئەنا ئێمە هیچ صیفەتێکی خراپی نفسمان نییە هەموو صیفەتەکانی باشن هەموو صیفەتەکانی نفس باشن بەڵام لە شتێکی خراپە بەکاربراون وەکو کاردێکە چاقوویەکە وەکو کاردێکە کارد بۆ ئەوە دروست کراوە کە پێویستیەکانی بەشەر جێبەجێ بکە لە بڕینی دارێکەوە بێت تا گیایەک بێت تا سەر بڕینی حیوانی بێ بۆ منفعەتی بەشەر بەڵام جەماعەتە خەڵکی پێ ئەکوژن ئەیکەن بسکی خەڵکە چاقوکشی پێ ئەکەن قەتڵی پێ ئەکەن
کارت خراپ نییە، خراپ بەکارهێنراوە. تەواشا کەن مەسەڵەن بەحسی تەماعی دنیایی، ئەڵێن فڵانەکە زۆر تەماحاویە، زۆر خراپە. فەقەن تەماح یەکێک لە باشترین صیفەتەکانی نەفسی ئینسان. ئینسانێک کە تەماحی نەبێ، نەفسێک کە تەماحی نەبێ، بەکاری هیچ نایە، شێفڕی بدەیت. نەفس تەماحاویە، نەفس زۆر تەماحاویە و ئەمەش زۆر باشە. ئەی ئەگەر بزانی چۆن استفادەی لێ بکەیت. عومەری کوڕی عەبدولعەزیز ئەو خەلیفە عادڵی، یەک لە ئەولیا الله، ئەفەرمێ من نەفسێکی تەماحاویم بوو، هەر بە منداڵی پێم زانی، نەفسم زۆر تەماحاوی بوو. وتم چیت ئەوێ؟ وتی حەزەکەم بڕۆم عیلم بخوێنم، چونکە ئەو کاتە خوێندنی حەدیث وەکو بڵێ برندێکی گەورە بووە، بووەتە ترندێکی لەو کاتانەدا. ئەوش لە خانەوادەی خەلیفە بووە و ئەمەویەکان. چوون بۆ مەدینە عیلمم خوێن، ئەوەی کە زانای ئەو زەمانە ئەیزانی فێر بوو، کە لە عیلم تێر بوو نەفسم، چونکە نەفس وایە شتێکی گەرەکە تێریکەی لە شتێکی تر تێریکەی. دوای ماوەیە گوتم چیت گەرەکە؟ وتی حەزەکەم بمە والی مەدینە، گەورەی مەدینە. داوام کرد و ئەملا ئۆلا بوومە والی مەدینە. کە والی مەدینە و تەواشام کرد نەفسم گەورەتری گەرەکە، و گەورەتر لە والی مەدینە خەلیفەیەیتە. کاتە بەرەوە کە من ئەبووە بمایە بە خەلیفە، حەزیشم نەئەکرد، بەڵام کردمیان بە خەلیفە. بووم بە خەلیفەی بەهێزترین حکوومەتی ئەو کاتە عومەری کوڕی عەبدولعەزیز، کە ئەو خەلیفە عادڵیشە بووکە. ئەمجار وتم دقتم کرد بزانم نفسم چی گەرەکە، هیچی گەرەک نەبوویتر، چونکە گەیشت بوو بە ئەو پەڕی خۆی، تر عوقدە نەبوو لە دڵیە. وتم بە نفسم بۆ وەستای کوا تەماحەکەی گەنجیت، بۆچی وەستای بۆ ماتڵی، تەی بڕۆ شتێکی تر داوا بکەی. نفسم عقدەی ماڵی نەبوو، عقدەی پارەی نەبوو، عقدەی خلافەت و قدرەتی نەبوو، هیچێک لەوان لە دڵیان نەبوو. وتم با خۆم ڕێنیوەنی بکەم، شتێک گەورەتر لەمانە هەیە، دۆزینەوەی خوا، بەدەستهێنانی خوا، گەڕان بە شوێنی خوادا، عیبادەت، بەندەگی لە خلافەتی تۆ گەورەترە. لەم خلافەتە کە تۆ ئەیکەی بەندەگی زۆر گەورەترە. چونکە وتمان بەڕاستی بەندەگی ئازادبوونە لە هەموو بەندەگیەکانی تر. خەڵکی ئەمڕۆ ئازانی ئازادی ئەزانیانەشی بتوانێت مەسەڵەن ڕەش و ڕوت بگەڕێ، بتوانێت هەرچە مەیلە ئەی کاتە بێت، هەرچە مەیلێ بیکاتە بەری، هەرچە مەیلێ بیخوا، هەرچە مەیلە هەر مەیلێک کە هەیەی ئەنجامی بدا. وای زانێ ئەو ئازادیە، ئەو پەڕی بەردەگیە، ئەو پەڕی بەردەبوونە. تۆ بەردەی نەفسی خۆتی نەزانیوە بەخۆت. ئەگەر ئەو پشتەیە لێ بگرنەوە وەختە بتۆقێ، نەخێر من ئازاد نیم. نەیتفاقن تۆ زمانی ئازادی هەرچێکت لەبەرا بێ هەر خۆت بە ئازاد بزانی. زمانی ئازادی هەرچێک بخۆی هەر خۆت بە ئازاد بزانی، ببێ هەر ئازاد بزانی نەبێ. ئەگەر بوو وتت من فقط لەم کاتەدا ئازادم، ئەوە ئازادی نییە، ئەوە بەردایەتیە. ئازادبوونی ئەنێ ئەوە من لە بەندی هیچ شتێکانیم، ئەوەی زەمانە تعاقوب پێیاکە کە نەفست تەسکیە پێیا بکات، کە هیچ شتێک ئەسڵەن گوێ نەدا، لە هەموو شتێکە ئازادی خۆی بێنێ. بۆیە عومەری کوڕی عەبدولعەزیز فەرمێ وتم ئادەی خەریکی عیبادەتی خۆت بە. دقت کەن عومەری کوڕی عەبدولعەزیز زانی کە تەماح ئاوی بوونی نەفس چەندە گرنگە. ئەو تەماحە بوو ئەوە داننراوە پارەی پێپەیاکەی، ئەو تەماحە بوو ئەوە دانراوە بەهەشتی پێپەیاکەی، حتا نەک لە بەهەشتیش حور و نازانم قسوور و ئەم شتانە. ئەگەر شێوانیشە گرنگن، زۆر گرنگن، شتانی بەناوی دینەوە گەمە نەکەین بۆ شتان. وەڵا هیچ گرنگ نییە بەهەشت، بەلام ناترسم لە ئاگر چۆنە بێشتیوە، چۆنە کردیشتیوە ئینسان بەهەشتی خوای بەلاوە سووک بێنا. وەلی بەرزتر لە حور و قسوور و لەزەت هەیە بینینی جەماڵی ذاتی حەقە و ڕؤیەتی ذاتی حەق تەعالایە، بەو جۆرەکە لایەقە بە شەئن و بە جەلال و بە گەورەئی و پاشایەتی ذاتی حەق تەعالاوە. تەماح بۆ ئەوەیە بیبێ بۆ ئەو شتانە، نەک لەم ئاستە خوارەدا بیهێڵیتەوە. لەم ئاستە خوارەدا ئەشی وەکو ئەمرازێک، وەکو وەسیلەیەک بەست لەگەڵ یا پەیوەندیت بێ. بەحسمان کرد دواتر لە کارەکە وتمانەشێ کار بکەی. ئمە دوایەوە بەحسی نەفس بەحسی ئەومانە کرد کە لە ئیستادا بژی، دوایەوە چۆن کار بکەی، دوایەوە لەگەڵ پیاوانی خوادا بکەڕی. وانە بوو هەنگاوەکان ئەمانە بوون کە ئیسە دیسان دووپاتم کردەوە بۆتان. لەویادا وتمان دنیا بە معنای ئەوە نییە کە تۆ واز لە پارە بێنی. جارە باشتێک بڵین دنیا لە مەسنەویەکانە زۆرمان وتووە دنیا بە پوڵ و پارە ناڵێن. دنیا یعنی غەیری ذاتی ئەڵڵاه،
هەر شتێک تۆ مەشغوڵ بکە لە خوا ئەوە دنیای تۆە، و هەر شتێک تۆ مەشغوڵ بکە بەخوا ئەوە دنیا نییە. یعنی هەر شتێک تۆ غەفڵەتە بەسەر دابێنی خوات لەبیر بچێتەوە، حتا ئەگەر خەریکبوونی قورآن و تەفسیری قورآنیش بێت، بەڵام بۆ جاه و مەقام بخوێنیها قورآن كلام الله، تفسير قرآن، علوم الشريعة، بو جاه مقام، بو شرنانه وبو حزب دروس كردن، بو خونواندن، دخول علوم الشريعة ولا تفسير ولا كتاب وسنة قولة المانية أوان أو ابن الدنيا بو شنك تقول الأخوة غافلة كان چيز دنيا أس خدا غافل شدن ني قماشو نقده وميزان وزن بمشتانا نايجن دنيا بپاره نايجن بلام كبرا پاره هي وآواتي شي أوية پاره زورتر بي چونك حزناك لو شاردا فقيرة بميني وهتا پاره شي بخوي بخوي سلماندو يسي خزمتي بيكا فقيري بي أجيني أو پاره دنيا نية أو پاره أو بولاي خوا أباد أهلي رابس أشي چي بكين وتمان اجعل الدنيا في يديك ولا تجعله، اجعل الدنيا في يديك ولا تجعلها في قلبك. دنيا لدست هدا بني بس لدلت هدا مني أكري كابرايك 1 مليوني بيت 1 مليون دينار يا 1 مليون 8 بيت دنيا پرست بيت أزاني بو چونك حاضر ببو أو 1 مليون هدسنا دا براكي بفروشي حاضر بجوين بدات حاضر بالنار روشتي بكات بلام كابرا هي مليون ديناري هي بدنيا پرستی جاي نانين چونك آزادي أزاني خوا بيداوة أمانتك روجاكيش أروا استفادي بأشيش ليكا أو كس دنيا پرست نية كواتت بحثي أوية لدلتا نبي لدستا بي وتزكية نفس أو تبيكات تزكية نفس أوية أو بدي أم جار خوا بيد بداتو في الله الهجرة من هاجر الخطايا المهاجر من هاجر الخطايا والمجاهد من جاهد نفسه مهاجر وكسي لجناح واسطيري ومجاهد وكسي لقلنا تصي خويا جهادك هجرت بك هجرت من شرك زور أجير موا لو أنا كبيسري دائمي من اللي مجتمع نوم بلام بو أويك إما هجرك ما أنا بري بدين بخوا تخوا بمن بداته أمجار بيدنا دسي خوا بيدنا دسي خوا قلت ما بيشتر بمشك همو كسي أزاني أمشتر دسي خوا داية بلام ناقرك ما أنا بدل بيدنا دسي خوا تابح بينوا لا بلوي أو تشيروكا كنت مزور يلم تزكية نفس حوانوية كي عجائبي هات يا مسلمان زور عجائب باور بكن هركسك غرقي عالمينا ودروني خويبو نجنگو نصلح تيكي نادا لا همو كاتك على قل خويتي أزاني هموشتك لسرجي خوي رؤدا أزاني هموشتك دقيقيك بيشو باشناكا أزاني فقري خوا حكمته دولة مني خوا حكمته جنگ كرو أدا شرك حكمته جنگ كرونا دا حكمته هموشتك لعالم لا لسرجي خويتي أزاني إنساني واجنك مرتاحة جنك آسودية وتمان إما لتزكية نفسها أمان هوي واز لدنيا بين البيدين تواشكنا أمشي روكي حضرت موسى أقرم على نبينا وعليه الصلاة والسلام حضرت موسى بلاي دايكي أبو دايكي زورة ترسا أبو لشكريكاني فرعون كركانيان أكشت شو روج مترسيبو كلشكريكاني فرعون بيدزن خوي تعالى فرمي بقوي منكي بيد بقى واسي لي بين أما داستاني تزكية نفس اللي صفتك أنا وازي لي بين هرشتك هي وازي لي بين رقت لهركسك بحق بنا حق وازي لي بين حزك فلانكس أوي ببيانا بوازي لي بين فلانكس آزاري داوي ناتو أنا ببرشنا وازي لي بين بيد ردس خوا الله آخر ما وصل نازاني تو تشي كردوا بمن من الله أزانم تشي كردوا بتو منا بس خوا أزاني تشي كردوا بتو أي تو خد أزاني تشي كردوا برامبري خوا ببخشة بابت بخشة وازي لي بين البرخوا داستاني قرباني كردنا هموما إسماعيلك من هي أشي قرباني يمكن أخذ شي بيت غزالي جاءه مقامك قرباني كرد إبراهيم يدم باشايك قرباني كرد هرك سوشتيك قرباني كرد أشي لشتيك بوكزري بزان أو شتشي من نازان مشي أخوة زاني جاءه مقامه بارية محبتي غلطة هرشتك هي وازي لي بينه لي بوكزريه تلاقي بدا بسلاحي كردواري خومان بيدر دسي خوا چي يا قومي خواهي تعالى فرمي بدايكي سيدنا موسى عليه السلام بيدا بآوة أو بوك إلهامي بيكرا هرجل بداي بآوة شو أو
ڕووبارەکە بەبەری قسرەکەی فرعون ڕات ئەبوو خەدەمەکەی فرعون تابوتێکیان بینی و قەفەسەیەک سنۆقەکە هێنایە مناڵێکە و والقيت عليك محبة مني خۆشەویستێکمان خستە ناو دڵی ئاسیە و خزانی فرعون کە ژنێکی مسلمان بخوای تعالی بەباشی لە قورئانە ناوی ئەبات و فرعون ڕازی کرد کە ئەم مناڵە بهێڵێتەوە چی بوو وحرمنا عليه المراضع كلها هەموو سینەی ژنانمان لێ حرام کرد دەمی نەئەتەقەن بە سینەی هەر ژنێکی شیر دەرەوە تا خۆشکەکەی هات وتی من ژنێک ئەناسم لەوانەیە ئەم مناڵە بتوانێت لەو شیر بکرا وتیان مەمنونت ئەبین ئەم مناڵە بەس ئەگریێ فقط ژنێکمان پێ بنوێنێ ئەمجار دایکی موسا بۆ دایانی موسیە من داویەیە من مادەر است بۆ دایانی موسا ئەمجار وتی ئەو ژنە من ناتوانم بێم بهێنن بۆ ماڵمان هەموو ڕۆژێ دقتکەنەمە زۆر گرنگە هەموو ڕۆژێ ژنێک حەزرەتی موسای بە منداڵی ئەبردە لای دایکی خۆی دای ئەنا شیری پێ ئەدا نگابانەکانی فرعون کە پێشتر بە شوێنی مناڵە ئەگەڕان مناڵ بکوژن ئەمجار بە شوێنی موسادا ئەچون تا نگابانی لێ بدەن مەبادا شتێکی لێ بێ ئاسی تۆڕە بێ لە فرعون ئەزان یانێ چی تۆ ناتوانیشت نگاداریکەی موسا ئەو شتەیە کە هەمانە ها پوڵ و پارە جاه و مەقام عیزت و ئابڕ و هەر شتێک تۆ ناتوانی نگاداری لێ بکەی بیدەرخ دەستی خوا خوای تەعالا پێت ئەداتەوە بەڵام بە شێوازێکی عەجایب پێت ئەداتەوە ئەمجار کە پێی دایتەوە لێی ناترسی ئەمجار بە ئیرتیاحەوە پێت ئەداتەوە ئەمجار بە حەوانەوە پێت ئەداتەوە ئەمجار خۆی بۆت ئەپارێزێ چونکە ئەشێ خوای تەعالا بیپارێزێ ئەشێ خوای تەعالا تەوفیق بدات ئەم هەنگاوانەی سلوکە بەس گشتیان بەشکم توانی بێتیان هەنگاوێک بن بۆ کەمێک زیاتر نزیک بوونەوە لە خۆمان بۆ زیاتر ناسینی خۆمان لەم هەموو دەنگە کە هەیە لە دەور و بەرمانە لەم هەموو قێڕەهۆڕە هەیە بابین خەریکی خۆمان بینە هاوتم شەڕەکان نەمان خڵەتێنێ کابرا بڵێ ئاخر تۆ زانکۆت نەخوێندووە تۆ علومی شریعەت نەخوێندووە تۆ ژنت نەهێناوە تۆ شەڕە نازانم چی تەواشا بکەن میسالی غەزالیم هێناوە لەم بەرنامە چەندها جار ئەزان غەزالی کەی لە نظامیە بەغوا 488 لە ئەو ساڵە بوو نظامیە بەغوا جێهێشت چوو ئەزانن چی قۆما بوو دەوڵەتی عەباسی مستەنصەر بیلا ئەوان لە بەغوادا لەگەڵ دەوڵەتی فاتمیە شیعەکان لە میسڕا بە یەکا بەشەر هاتبوون ئەم لە ئەو لە دەوڵەتە ئیسلامیەکان دانە بە یەکۆ شەڕیانە کرد جەنگە سەلیبیەکان وەخت و مەسیحیەکان دەستیان پێ کردبوو کەم هاتبوون وڵاتی مسلمانیان کرد باشە شیعە و سونە شەڕیان بوو مەذاهب بە یەکۆ شەڕیان بوو فێرقەکان بە یەکۆ شەڕیان بوو ئەم جوێنی ئەدا بەوە ئەو جوێنی ئەدا بە ئەم شتانە هەر بوون لە مێژوودا غەزالیش لەناو ئەم هەموو قاڵەدا سەری خۆی داخست چوو لە مەنارەی دمشقا و لە قودسا و لە جیواری حەزرەتی خەلیلا و تاچێ 12 ساڵ دانیشت غەزالی واسی لە دنیا هێنا خەریکی غەزالی بوو خەریکی پەروەردەکردنی نەوس ئەو پیاوە گەورەی لێ هات کە ئەمڕۆ ئەو مەولانا کە بەحسم کردن یەکێک لە شاگردەکانی مەکتەبی غەزالیە ئەو عەزەمەتی ئیحیا علوم الدین النسی نەسڵهای زین کرد صلاح الدین ئەیوبی ئەو پێگەیان نور الدین زەنکی ئەو پێگەیان حتا عەبدولقادری گیلانی قدس الله سره متأثر لە غەزالی بوو لە مەدرسەکە و لە کتێبەکە و لە تەڵەبەکانیە لە فەقیەکانیە ئەوە عەزەمەتی خەریک بوونە بەخۆ ئیسە دەست پێ بکەین ئەگەر یەک زەمان پێیانە کردووە هەر ئیسە دابشڵەکین ئیسە بینەوە ناو خۆمان لەگەڵ دڵی خۆمانە مەعامەڵە بکەین تا ئاسایشێکی یەکجار عەجایب ڕوو ئەکاتە تێمان وەخوای تەعالایش والذین جاهدوا فینا لنهدینهم سبلنا ئەوانە کە تێ ئەکۆشن جاهات ئایەتە زۆر وردە ئەفەرمێکی والذین جاهدوا فینا ئەوانە مجاهدەکەن ئەو ئایەتە مەکیە ئەو جیهادە جیهادی نەفسە والذين جاهدوا فينا أو أنا مجاهدة أكن للرجاء مدى أو جار لنهدينهم جاء خين السرقة وأن يبغى أيان جايين من مقصودنا أيان خين السرقة زورتي بكوشين هوش ما نبي تغيير بيكروج ودروج دروس نبي أم كبرام قصاي من أبي سي حزي بيكا حفتي أشيد تيكشكي كل والله كبر منا كرينا ما ترسى دي سندس بيبكروا حربكوا هسطروا حربكوا هسطروا حربكوا هسطروا ما يوس ما بلكوتن وما ترسى لكوتن هزار ويك جاري تر أو نبكوا تأمجار خوي تعالى بزيته بياته خوي برزت أكاته منو تناتوانين برون اللهم آتي نفوسنا تقواها زكيها أنت خير من زكاها دعاء سلف وابوه زكيها أنت خير من زكاها فقد تؤتواني تزكية بدي خوي تعالى تزكية وتوفيق تزكية بهموما أطابكات اللهم آتي نفوسنا تقواها زكيها أنت خير من زكاها أنت وليها
ومولاها. ربنا علمنا من لدنك علما. اللهم ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. اللهم صل على سيدنا محمد صلاة تنجينا بها من جميع الأهوال والآفات، وتقضي لنا بها جميع الحاجات، وتطهرنا بها من جميع الذنوب والسيئات، وترفعنا بها عندك على الدرجات وأعلى المقامات، إنك سميع قريب مجيب الدعوات. آمين. والحمد لله رب العالمين. سبحان ربك رب العزة عما يصفون، وسلام على المرسلين. آمين. والحمد لله رب العالمين. أقول قولي هذا وأستغفر الله العظيم لي ولكم، والسلام عليكم ورحمة الله وبركاته.